دکتۆر سڵاوت لێ بێم کاتت باش سپاس دەکەم سپاس بۆ بەشداریکردنت لە بەرنامەی پرسی ڕۆژ لەگەڵمان دکتۆر پێمان بڵێ بە ڕوانینی تۆ ئەوەی لە سووریا ڕوویدا چاوەڕوان کراو بوو بەشی زۆری چاوەڕوان کراو بوو زۆریشی بڵێم چاوەڕوان نەکراو بوو تەنانەت بۆ ئەو هێزانەش کە تایە بەشدارن ینی بۆ نمونە کەوتنی خێرای سوپای ئەسەد تەنانەت بۆ هەیئەی ئەحراری شامیش چاوەڕوان نەکراو بوو و شەڕنەکردنی سوپای ئەسەد هەرچەندە لاوازی حیزبوڵڵا و لاوازی ئێران و لاوازی رووسیا تا ئاستێک چاوەڕوان کراو بوو بەڵام پشت لێکردنی ئەوان دەستبەرداربوونیان بۆ ئەسەد تا ئاستێکی زۆر چاوەڕوان نەکراو بوو و لە هەمان کاتە ئەو گۆڕانکاریە ڕادیکاڵە تا حەدێک لە بەسەر بڵێم جۆلانی و هەیە تەحریری شامە هاتووە ئەوەش تا ئاستێک بۆ شێوازی مامەڵەیان چاوەڕوان نەکراو بەس دکتۆر لەو گۆڕانە چییە؟ پێ دوایە فکر و ڕوانینیان گۆڕاوە؟ ببوورە جۆلانی لە پرۆسەیەکایە کە ئەیەوێ بێتە دەسەڵات و بۆ ئەوەی بێتە دەسەڵات ئەبێ لە ئاستی نێودەوڵەتیە قبول کرێ و مۆدێلی بۆ ئەمە ئەوەیە کە وەکو بەو ڕێگایە بڕوا کە بزوتنەوەی تاالبان پیاداڕۆی لەمڕۆوە ئەو ئەیەوێ هەرچەندە لە لیستی تیرۆرایە و 10 ملیۆن دلار بڵێم لەلایەن ئەمریکاوە تەرخان کراوە بۆ ئەوەی کەسێک بیکوژەیە دەست بەسەری بکە بەڵام ئەوێت سەرباری ئەمە ببێ بە دەسەڵاتدار لە سووریا بۆ ئەوەی ئەمە بکە بە پرۆسەیەکی چەند ساڵە ڕۆشتووە لەوەی کە چۆن خیتابی خۆی شێوازی خۆی مامەڵەی لەگەڵ ئەوانی ترە هەموو بگۆڕێ و تەنانەت ناوی خۆشی گۆڕیوە ئێستا گەڕاوەتەوە بۆ ناوە کۆنەکەی کە ئەحمەد حسێن شەرعە و لە هەمان کاتیشە چاوەڕوان نەکرێت لە ڕۆژان و هەفتەی داهاتووە بزوتنەوەکەشی ناوەکەی بگۆڕێت بۆ ئەوەی لە بزوتنەوەیەکی بڵێم بان سنووریەوە کە بۆ شام ناوچەیەکە ئەکرێست سووریا بێ بەڵام ئەکرێ سووریا و عێراق و لوبنان و ئەو ناوچەیە بێ بۆیە ینی ئەم لە پرۆسەیەکە کە چۆن قبول کرێ و هەوڵەدا چۆن قبول کرێ و تا ئێستا هەست دەکرێ هەم مامەڵەکە و هەم وەڵامی کۆمەلگای نێودەوڵەتی بۆی پۆزیتیڤ بووە بەوەی کە لەگەڵ منویستم پرسیاریەوە بکەم ینی ئەم هەوڵی داوە خۆی بگۆڕێ وەکو تۆوتێ بە ناوە ئەسڵەکەی خۆیەوە هاتوۆتەوە مەیدان بەڵام ئایا کۆمەلگەی نێودەوڵەتی ئەم قبول دەکا یان تازە بۆ بە ئەمری واقع ئەبێ قبولی بکەن کۆمەلگای نێودەوڵەتی بڵێم هەندێک هەڵوێستیان بڵێم بڕیاری پێشینیان هەیە بەرامبەری هەندێک چاوەڕێەکەن ئێمە لە دۆخێکیشان هەندێک جار بۆ نمونە کەسێک لە لیستی تیرۆرایە بەڵام مامەڵەی لەگەڵاکرێ وەکو مۆدێلی تاالبان وەک باسمان کرد ڕەنگە ئەمیش بەو ئاراستەیە بڕات ینی چوونە لیستی تیرۆرەوە بە تایبەتی لە وەزارەتی دەرەوەی ئەمریکی و ناوەندەکان حکوومەتی ئەمریکی هاتنە دەرەوەی لی زۆر ئەستەمە پرۆسەیەکی زۆر درێژخایانی بیرۆکراسی ئالۆزە بۆیە چاوەڕوان ناکرێت لە دەست و برێکە لە لیستی تیرۆر لا ببرێ بێتە دەرەوە و تا ئێستا ئەمریکا مامەدەنی ڕاستە خۆ مامەڵی لەگەڵا بکە هەرچەندە لە ڕێگەی نێوەندی ترەوە پەیوەندی یا مامەڵەی لەگەڵیا هەیە بۆ نمونە ئەم لەلایەن تورکیاشەوە لە لیستی تیرۆرایە بەڵام پەیوەندیەکی ڕاستە و خۆی چڕی لەگەڵ تورکیادا هەیە بۆیە ئێمە لەو دۆخاین کە لە لیستی تیرۆرا ئەمێنێتەوە بەڵام مامەڵەی لەگەڵاکرێەوە هەوڵی کوشتنەوەمانەی ڕەنگە نەدرێ یا دوا بخرێ بەڵام کۆمەلگای نێودەوڵەتی لە هەمان کاتە لە چاوەڕوانی ئەوایە چکەم هێزانە پێشتر مۆدێلی ترمان هەیە لە سەرەتاوە بۆ قبولکردنیان و خۆگونجانیان و سەرکەوتنیان بەم ئەم هەنگاوانەیان ناو پاشان گەڕاونەتەوە بۆ ئایدۆلۆژیا کۆنەکەی خۆیان کە تەنها خۆیان پێقبوڵە و هەموو ئەوانی تر هەوڵەدەن لە ناوبن بەڵام
لەم دۆخە بۆ ئەوەی ئەم ببێ ئەگەر بیەوێ حکومکە ئابێ بەم شێوەیە بەردەوام بێت چونکە سووریا وڵاتێکی ئاسان نییە کۆنتترۆل کرێ هەم پێگەکەی هەم شوێنەکەی هەم پێک هاتەی ناو سووریا خۆی کە لە شوناس و کۆمەلگا و توێژ و چینی جیاواز پێکاتوە. دکتۆر ینی کۆمەڵگەی سووری خۆشی لە دوایین قسەتەوە کۆمەڵگەی سووری خۆشی مۆدلێکی حکومڕانی ئیسلامی توندڕە و قوبوڵ دەکا ئەگەر لە سەرەتاشەوە وەکو جۆرێک لە ئیسلامی میانڕۆ خۆی دەربخە؟ ئێمە ئەبێ دان بە واقعا بنین کە ڕوبەڕووی کۆمەلگایەکە بینەوە کە 50 ساڵە لەلایەن یەک هێزەوە حکومەکرێ هیچ مۆدلێکی تری سیاسی نەبینیوە و ڕاهاتووە بە تیرۆر ینی ئەسەد و حزبی باعس بەردەوام ئەم کۆمەلگایان تۆقانووە تیرۆر بە مانای کوشتنی بینە بە مانای تۆقااندن بە مانای ترساندن ملکەچکردن ئەو لێسەندنەوەی مافی سیاسی و بەشداری سیاسی یان ئەمە جیاوازیەکی ئەو تۆی نییە لەگەڵ هێزە تونڕەوەکانی ترە بۆیە ئەکرێت لەو ڕۆ بڵێن زمینەیەک هەیە بۆ ئەوەی هێزێکی تونڕە حکومکە بەڵام لە هەمان کاتە کۆمەلگای سووری بەشێکی زۆری لە دەرەوەیە هەڵاتووە ئازاری چەشتووە ینی لە شەڕێکی ناوخۆی چەندین ساڵایە بۆیە کۆنتترۆلکردنی ئاسان نییە جارێکی تر بەتی دوای دیکتاتۆریەت بۆیە ینی هەم ترۆماکەی هەم ئەو دۆخەی کە شەڕی تێپەڕیوە ئەو هەموو خوێنەی لە نێوان ئەو خەڵکە ڕژاوە خەڵک هەم چاوەڕوانی هەیە و هەم ترسی هەیە بۆیە حکومکردنی دەبێت بە شێوەیەکی زۆر هەستیارانە بکرێت ئێستا چاوەڕێوە کرێ ئایا ئەم حکوومەتە ڕاگوزەریە چۆن مامەڵە لەگەڵ ئەماکە ئایا ئەوانەی کە لە حکوما بوون لە سووریا چۆن ڕوبەڕووی دادگاکرێنەوە لێبوردەی گشتیان بۆ دەرەکرێ قڕێکی نوێ هەڵەدرێتەوە سقا ئەکرێ بەم کۆمەلگایە ئەم دەستگایەنت کە چەسپیون سەر لە نوێ بەرهەمە هێنرێنەوە هەموو ئەمانە پرۆسەی سەخت و درێژخایەنن. باشە دکتۆر ئەوەی لە سووریا جارێ نایمە سەر باسی کوردەکان چونکە دواتر پرسیارەکەی لەسەر ڕۆژاوای کوردستان بەڵام هەر ئەوەی کە هەیە لە نێوم گروپانەدا محەممەد جۆلانی هەفتەی پێشوو و ئەحمەد شەرعی ئێستا بڕیاری یەکلاکەرەوە دەدا یان گروپی دیکە هەن کاریگەریان هەیە مەترسی بەرکەوتن ئەم گروپانە نییە؟ یەکێک لە هۆکارەکانی سەرکەوتنی ئەمان ئەوەیە کە توانیویانە بەرەیەک دروستکەن و ئەم کەسایەتە کە ناوی کە بە محەممەد جۆلانی ناسراوە ئێستا ئەحمەد شەرع جۆرێک لە ئایکۆنە ینی کەسێکی گەنجە لە سەرەتای چلەکانی تەمەنیایەتی و بڵێم بە مێژوویەکی تایبەت ڕۆشتووە لەوەی لە سعودیە لە دایک بوو و پاشان لە عێراق شەڕی کردووە و لە بەندیخانەی بۆ کابووە و لە گروپی تیرۆریستا بوو و جیابووە تۆ هێزی نوێی بەرەم هێناوە هەموو ئەمانەیە ئەن جۆرێک لە مێژوویەکی سیاسی بۆ دروست کردووە و یەکگرتووی یەک هەیە تا ئێستا لە نێوان یەکێک لە کێشەکانی معارەزەی سووری کە لاوازمون لە ڕابردووە ئەوە بوو کە لە ناو خۆیانە ململانەی زۆر و کێشەی زۆریانە بوو ئێستا جۆرێک لە یەکگرتووی هەرچەند ئێستا دوو بەرەمان هەیە ئێمە بەرەیەکیان کە لە ئەمەی لە ژێر سای جۆلانیایە بەڵام بەرەیەکی تریان ئەمانە پرۆکسی تورکین یان لەگەڵ سوپای تورکیان و شەڕی کوردەکەن و ئامانجیان ئامانجێکی بەدیهێنانی خواستی تورکیە لە ناوچەکە لە بڕی ئەوەی کە هێزێکی سووری بنیان لە ناوکایی سیاسی سووریا ئامانجیانە بێ ڕەنگە تورکیا هێزەکانی سووریای دابش کردبێ بۆ دوو بەش و ئێمە ئێستا دوو بڵێم پرۆسەمان هەیە پرۆسەیەکیان دژی ئەسەدە دژی ئەسەد بوو و پرۆسەیەکیان دژی کووردە. باشە دکتۆر ئەوەی کە بیندرا لە ماوەی هەفتەیەکدا بە دەستلێبەردانی ئێران و رووسیا ئەسەد ماوەی هەفتەیەک نەیتوانی خۆی ڕابگرێت لە بەردەم ئەم ێزانەدا ئایا ئەم ێزانە هێندە بەهێز بوون یاخۆت هەر ئەسەد بۆ خۆی هیچ نەبوو حکومڕانێکی ئەوە ئێران و رووسیا بوون لە سووریا حکمیان دەکرد؟ جگە لە ئێران و رووسیا حیزبوڵا ڕۆڵێکی کاریگەریە بینی لە بڵێم
هێشتنەوەی ئەسد لە شەڕی ناوخۆی سووریا و ئەوەش هۆکاری سەرەکی بوو کە زۆرێک لە سووریەکان زۆریان پێخۆش بوو کە ئیسرائیل هێرشێکردە سەر بنکەکانی حیزبوڵایان سەرکردەکانی حیزبوڵایە کوشت. لاوازبوونی حیزبوڵا هۆکارێکی کاریگەر بوو. پاشان ئەو هێزە رووسیەی کە لەسەر بڵێم لەسەر عرض شەڕیە کرد لەگەڵ سووریەکانە ئەویش ڤاگنەر بوو، ڤاگنەریش تووشی کێشە بوو و لاواز بوو یان تا هەستێک نەماوە و تێوەگلانی رووسیا لە ئۆکرانیا وای کردووە کە رووسیا ئەولەویەتی ئۆکرانیا بێ و لە هەمان کاتە نەتوانێت لە یەک کاتە دوو شەڕکە و توانای و زەخیرەی ئەوەی نەبێ بێت جارێکی تر لە جەنگێکی درێژخانی چەند ساڵاتەوە بگلێتەوە و ئێرانیش هەم توانایی ئەوەی نییە بجوڵێت چکە ئێستا هەر جوڵەیەک بۆ ناو سووریا یەکسەر ڕوبەڕووی لێدانە بێتەوە چکە ئاسمانی بەدەستەوە نییە ئێران و نەبوونی ئەم توانای جوڵە وای کرد کە نەتوانێت بەشدار بێ و لە تواناشیانە ئێستا بە تەنیا چکە ئێمە ئەزانین کاتی جاری پێشوو کە ئێرانیەکان بەشدار بوون لەوەی کە پشتیوانی ئەسدکەن و ئەسد بێڵنەوە ئەو سەردانن بە ناوبانگەی قاسم سلێمانیە بۆ مۆسکۆ و داواکردنی لە ڤلادیمیر پوتین بەوەی بێت لە ئاسمانەوە پشتیوانیان بکات بۆەوەی پشتیوانی ئەسدکەن. ئەم جارە کە ئەمە نەبوو ئێران بۆی دەرکەوت کە نائەتوانێ بجوڵێ و نائەتوانێ شەڕکە و قسەی ئەوەش هەیە کە ئەسد خۆشی ینی هەڵوێستی گۆڕابوو لە بەرامبەرەوە بەڵام لە سەروی هەموو ئەمانەوە سوپای سووری ئامادە نەبوو شەڕکە چکە سوپای سووری سوپایەکە کە بە تەجنید دێ ینی خەڵک بە ناچاری بە زۆر بۆ سەربازی بە زۆرم لێیی و بەدەست کەمی موچە و کەمی خزمەتگوزاری و کەمی پشتیوانی و دایانناڵان بۆیە هەرکە عەفو کران هەرکە ئەوەی کە ئەویان بیستکەن سزا نادرێن ئەگەر بێت و جلەکانیان داکەن و بڕۆنەوە ئەوە بەشی زۆریان وایان کرد. باشە دکتۆر تۆ دوێنێ لە وتارێکدا دەسەواژێک بەکارێنی دەڵێ ئەسد بە تەنها مایەوە لە کۆتاییدا و ئەمە چارەنووسی هەموو دیکتاتۆرێکە لە کۆتاییدا بە تەنها دەمێنێتەوە تەنانەت دۆستەکانیشی دەکەونە لۆمەکردنی و دەڵێن بە قسەی ئێمەی نەکردەوە ئێران دەڵێ بە قسەی ئێمەی نەکرد تورکیا ئەمڕۆ وەزیری دەرەوەی تورکیا دەڵێ بە قسەی ئێمەی نەکرد ینی رووسیا هەروە دەڵێ وەکو تۆوتت بە تەنها مایەوە ینی ئەمە چۆن خوێندنەوەی بۆ بکەین ئێمە ئەوەی دیکتاتۆرەکان تەقریبەن لە کۆتاییدا ئەم چارەنووسیانەیە. دیکتاتۆری ئەو ناوچەی ڕۆژەڵاتی ناوەڕە نەک تەنها ڕۆژەڵاتی ناو ئێمە بینیمان لە چارنووسی خەڵکانی تری وەکو چاوچیسکۆ و ئەوانی تر هەموو لە ئەنجامە بە تەنیامێنەوە دەبێ ئەوە بزانرێت لە ڕووی مێژوویەوە دیکتاتۆرەکان ینی پشتیان لە کۆمەلگای خۆیان کردووە بە پشتیوانی هێزی دەرەکی خۆیان زاڵەکەن بەسەر کۆمەلگای خۆیانە ئەمە بۆ خۆی دۆخێک دروست دەگا کە کۆمەلگای لە دەرەوە کاتێک پشتیوانی ئەم کەسەکە کە لە یاریەکی جیۆپۆلۆتیکی بۆ بەرژەوەندی خۆی بەڵام کاتێک ئەم کەسە ناتوانێت ئەو ڕۆڵە ببینێ ئەوە بە ئاسانی دەستبەرداریە بن. ئێستا بینین لە ئێمە لە ئێرانیەکانەوە بیسین کە ئەسە دیکتاتۆر بوو ئەسە دژی کۆمەلگای خۆی بوو ئەمان تازە بۆیان دەرکەوتووە یان ئێستایانەوێ جۆرێک لە ڕەوایی بدەن بەوەی کە دەستیان لێبەردا و بە هەمان شێوە مامەڵەی ئەردۆغان لەگەڵ ئەوە بینی ئەردۆگان ماوەیەک تەنانەت لە ئاستی خێزانیە تێکەڵ بوون سەردانی یەکتریانە کرد بوون بەڵام دوایی بوون بە نەیاری یەکتری لە دو جاردا ئەردۆغان هەوڵیدا جارێکی تر ملکەتی کا و بیهێنێتەوە ژێڕکێفی خۆی 5 جار داوای دانوستانی لێکرد دوایین جار لە ڕیاض بوو لە کۆبوونەوەی ئەوەی کە محەممەد بن سلمان ڕێکی قسە بوو تەنانەت کەسی محەممەد بن سلمان داوای لە ئەسد کرد لەگەڵ ئەردۆغانە کۆبێتەوە بەڵام ئەسد قبولی نەکرد چکە ئەردۆغان کۆمەڵێک مەرجە بوو ئەسد قبولی نەکرد لەوانە هاتنەوەی چەند ملیۆن لە سووری بۆ لە تورکیاوە بۆ سووریا و لە ناوبردننی بەڵێم ئەزمموی ڕۆژاوا و کۆمەڵێک هۆکاری تر هەم ئەزت سیقەی نەبوو هەم
نەی ئەتوانی جێبەجێیان کە بۆیە ئەبینین لە ئەنجامی ئەمە ئەسەد دوجار هەر بەتەنامایەوە و بەتەنهاش لە نیوەشەوە هەڵات ئێستا لە مۆسکۆیە لەگەڵ خێزانەکەیە. دکتۆر پێدوانیە ئەبێ لەمەوە تێبگەین کە سەرکردەکانە بێ لەگەڵ میلەتەکانی خۆیاندا کۆک بن، ئەنجا پەیوەندی نێودوڵەتەکانی خۆیان بەهێز بکەن، ئەنجا پشتیوانی ئەو بەدەست بێنن. ینی بەر لە هەر پشتیوانیەکە بێ پشتیوانی میلەتەکەی خۆت بەدەست بێنی. چارەنووسی ئەسەد و دیکتاتۆرەکانی تریژ ئەمەمان پێناڵێ کە دەرسیشی لێ وەرناگیرێ. یەک شت هەیە لەو ناوچەیە ئێمە بیزانن، ینی چەند کەسێک کە لە ناوەوە پشتیوانی نەبێ لە دەرەوە سەنگی نییە، لە دەرەوە بەکارەهێنرێ و هەر سیاسیەک تا پشتیوانی زۆر بێ لە ناو کۆمەلگای خۆیان لە دەرەوە سەنگ و قورسایی و ڕێزی زیاترە. ئەمە یعنی وەکو یاسای فیزیای سیاسی وایە، یعنی ئەمە شتێکە نکۆڵی لێ ناکرێ. هەر کەسێک لە ناوەوە لاواز بێ لە دەرەوە بەکارەهێنرێت، نەک پشتیوانیەکرێ یا ڕێزی لێگیرێ، بەڵکو سوودی لێ بینرێ، مامەڵی پێکرێ، وەکو کارتێک ئیشی پێکرێ. بەڵام ئەگەر کەسێک لە ناوەوە پشتیوانی هەبێ یعنی شەرعێتی هەیە، یعنی ڕێگی هەیە لەو کۆمەلگا، یعنی پشتیوانی هەیە، یعنی نوێنەری خەڵکانێکی کۆمەلگاکەیەتی. ئەمە سەنگ و قورسایی ئەدا بە سیاسیەک لە ئاستی دەرەوە، نەک فاکتەرەکانی تر. بەڵێ باشە. دکتۆر تۆ کەوتنی ئەساد بۆ عێراق بە بوومەلەرزە ناو دەبێ، ئەڵێ ئێمە بوومەلەرزەیەک بوو بەنسبەت عێراقەوە، بەڵام ئێستا وا دەردەکەوێت عێراق تۆزێک خۆی کۆ کردوتەوە. ئەم شەو کۆبوونەوەیەکی گرنگ لە بەغدا بەڕێوە چوو، سەرۆکایەتیەکانی عێراق هەموو پێکەوە و تەنانەت کەسایەتیە کاریگەرەکانی عێراق، ئەوەی کە پێی دەوترێت دەوڵەتی قوڵ، هەموو ئەوانە کۆبوونەوە و دەیانەوێت عێراق بە دوور بکەن لە پریشکێ ماگرە. پێ دوایە عێراق دەتوانێت وە خۆی لە دوور ڕابگرێ؟ خۆی لە عێراقات بڵێم جیاوازی هەبوو لەوەی کە چۆن مامەڵە بکرێ لەگەڵ ئەوەی لە سووریا ڕووەدا. ئێمە بینیمان هادی عامری ئەڵێ باشترین شێوازی بەرگریکردن هێرشە، بەومانایە بێ بچین هێرشکەین بڕۆین لەوێ شەڕکەین. وابزانم ئەمە هەمان دیدی مالکیش بوو. ینی بەرەیەک هەیە کە بەرەی تەقلیدی شیعە و خاوەن میلیشای گەورە، ئەمانەوایان ئەبینی کە کەوتنی سووریا وەکو ئەو تیۆرەی دۆمینۆ وایە کە ئەوان کەون ئەنجاسترەی ئەمان دێن. بەڵام بەرەیەکی تر هەنکەوا بینن کە ڕەنگە ئەم هێزەی ئێستا لە سووریا ڕووەدا، یعنی ئەم واقعی لە سووریا دێتە ئاراوە، واقعێک لەسەر بنەمای دەوڵەتی دێتە ئاراوە، یعنی ئامانجی ئەوەی لە ناو دەوڵەتی سووریا ئەم شتانە بکە، ئامانجی ئەوە نییە بڕاتە دەرەوەی سنوور. وەکو چۆن بینیمان ئێمە لە دوو تەوەر هێزمان، دوو جۆر هێزمان هەبوو لە 20 ساڵی ڕابردووە لە ناوچەکە، ئەویش هێزی تایفی سنی و هێزی تایفی شیعین. ئەم دوو هێزە بڕایان بە دەوڵەتی تێرەتۆری، یعنی یا دەوڵەتی نیشتمانی نییە، بڕایان بە سنوورەکانیە. بینیمان چۆن داعش سنوورەکانی هەڵوەشانەوانە بریمە، ئەبینین چۆن میلیشیا شیعەکان لە تارانەوە بۆ بەیروت تەڕاتێنیانە کرد. ڕەنگە ئێستا واقعێک بێکە ئەم هێزەی لە ناو سووریا ئەوێ لە ناو سووریا بێ، نایەوێ بچێتە شوێنێکی تر، و ئەمە بەشێکە لە ئەو پرۆسەی کەیانەوێت سەرکەوتوو بن. سیاسی عێراقیەکان ڕەنگە بەرەو یعنی کە هەستیان بەمە کردووە، ئەمەی وا ببینن کە ڕەنگە مەترسیەکە کەم بێ و ئامانجیان ئەوە نەبێ بێن هانی هیچ گروپ و لایەنێک بدەن لە عێراق. ئەمە یەک دوو ئێمە ڕوبەڕووی واقعێک بووینەوە کە عێراق ناتوانێت، یعنی کە ئێران نەیتوانی هاوکار بێ، کە رووسیا نەیتوانی هاوکار بێ، کە حیزبوڵڵا نەیتوانی هاوکار بێ، عێراق ناتوانی هاوکار بێ. و عێراق ئەگەر بچێتە ئەوێ، ئەوە بۆ خۆی زەمینەی ئەوە ڕەخسێنێکە ئەوی تر بێ بۆ ئێرە. ئەمە بۆ خۆی دۆخێکە، ینی عێراق نایەوێ، یعنی عێراق لە ترسا ئەچێ بۆ ئەوێ، بەڵام ئەگەر ڕەنگە ئەم ترسە بێتە هۆی ئەوەی کە داوەتی بکە یا تێوەک لێ کە پشتیوانی نەبوو و هاندان نەبوو، ئەم تێزە لاواز بوو. بۆیە جۆرێک لە یەکگرتووی دروست بوو لە نێوان عێراقیەکانە بە هیوای ئەوەی کە ئەوەی لە سووریا ڕووەدا لە سووریا بمێنێتەوە نێتە ئێرە. بەڵام هێشتا ئەمە ڕاڕایەکی استراتیژی بۆ عێراق دروست کردووە چۆن
ڕوبەڕووی ئەم گۆڕانکاریە بێتەوە کە لە سووریا ڕوەدا، چونکە میلیشای عێراقی زۆر لە سووریا بوون، چیان بەسەر هاتووە کوێن چۆن دیدی خۆیان نەگۆڕن ئەمان لە سووریاوە هێرشیانە کرد لەسەر ئیسرائیل، هەموو ئەمانە چیان بەسەر دێت ڕوون نییە. باشە دکتۆر، داپرسیارم لەسەر کووردە لە ڕۆژاوای کوردستان. ئێستا جوگرافیایەکی گەورەی سووریای بەدەستەوەیە کە نزیکە لە ١40 خاکی سووریا. ئایا کورد دەتوانێت ئەم جوگرافیایە بپارێزێ و بەرکەوتنی لەگەڵ ئەو گروپانە نەبێ، بەرکەوتنی لەگەڵ محەممەد جۆلانی نەبێ؟ ئایا ئیسرائیل ئەوەی کە دەوترێت لە میدیاکانەوە کە پشتیوانی ئەو ناوچە کوردیانەیە، پشتیوانیانەکان دەیان پارێزێ، ئایا ئەمە هەروات دەمێنێتەوە کورد ئەبێ چی بکە؟ ڕای من مەترسی هەرە گەورە لەسەر کورد تورکیایە. ئێستا ڕەنگە هێزەکانی ناو سووریا ئەگەر نەیاریش بن بەڵام نەیانەوێ، ئەوەی من ئەیبینم و ئەیبیستم بەشێکی زۆر لە نوخبەی سووری ئەیانەوێ سەقامگیریەک دروست بێ، ئەیانەوێ خۆیان لە شەڕ بە دوور بگرن و ئەیان یعنی سووریا وڵاتێک کە پێویستی بە چەندین ساڵ ئاوادانکردنەوە و خزمەت گوزاری و سەر لە نوێ بنیادنانەوە هەیە. یانی ئەگەر ئەمان لە شەڕی ترتێوە گلێن ئەو پرۆسەیە کۆتایی دێ، خەڵکی سووریا هەژاروان. بەڵام تورکیا ئامانجێکی تری هەیە. تورکیا ئامانجی ئەوەیە کە کورد بەشدار نەبێ لە حکوومەتی نوێی سووریا و ڕۆڵی نەبێ و پێگەی نەبێ و ئەیەوێ ئەم دۆخە قۆزیێتەوە بۆ ئەوەی کە ئەگەر پێی بکرێ ڕۆژاوا ئەو ئیدارەی ئەوەی لە ڕۆژاوا هەیە لە ناوی باە لاوازی کە یا سنوورداری کە و هێزی سربەخۆی بێنێت حکمی ئەو ناوچەیە بکەنوانە. ئێمە دووسێ فاکتەر هەیە لێرە بە گرنگە. یەکەمیانەوەی فاکتەری نێودەوڵەتی، ئەویش ئەمریکیە. ئەمریکیەکان هەست دەکەم جۆرێک لە گۆڕانکاری لە خیتابیانە دروست بووە. دوایین جار کە بایدن قسەی کردوە چەند سعاتێک لەمەوە پێش بوو، بە ناڕاستە و خۆ پشتیوانی بۆ کورد دەرەبڕێ و پشتیوانی بۆ ئەو هاوکاریە دەرەبڕێ، بەڵام خۆ بە دوورگرتنی لە ناوهێنانی کورد جۆرێکە لە سازشکردن بۆ تورک. ئەم هاوسەنگی ڕاگرتنە مەترسیە بە تایبەتی کە ئیدارەی ئەمریکی ئەگۆڕێت و یەکێک لەو شتانەی کە ئەوترێ ئەوەیە کە ئەردۆگان هەوڵیدا ئەم پرۆسەیە لە ئێستا بکرێ بۆ ئەوەی بتوانێت لەگەڵ ترەمپە دانوستانی لەسەرکە. ئەمە یەک. دوو بڵێم هێنا ینی ناوچە کوردیەکانی سووریا دەوڵەمەندترین ناوچەی سووریان، چ لە ڕووی سامانی سروشتیەوە، چ لە ڕووی کشت و کاڵەوە، چ لە ڕووی ئاوە. ئەمە دوو واقع خوڵقێن. یەکەمیانەوەیە کە بڵێم توانایانە پێ بەخشێ کە بتوانن خۆیان حکم بکەن، خۆیان سەرچاویان هەبێ. لەمان کاتیشە تەماحی ئەو بەشەکەی تری سووریا زیاترەکە بۆ ناوچەکە ئەوەیان خادە ژێر فشارەوە. ئێمە ینی ئەچینە پرۆسەیەکەوە ئێستا. ئەم پرۆسەیە تورکیا ڕۆڵی نەگەتفە بینێ بەرامبەر کورتایە، بەڵام ئەم پرۆسەیە ئەگەر سووریا وڵاتێکی فیدراڵی دیموکراسی بێ و هەر ئەبێ واش بێت، چونکە تۆ لە سووریا عەلەوی هەیە، دروز هەیە، ئیسماعیلی هەیە، شیعە هەیە، زۆرینەیەکی سونە هەیە و لە ناو ئەماشە توێژی بڵێم چینی ناوەند و چینی شاری هەیە. خەڵکی دیمەشق و خەڵکی حەلەب وەمانە جیاوازن لە خەڵکی بادیە و خەڵکی ئەو شوێنەکە بچووکەکانی تروانە. هەموو ئەمە ناتوانرێت بە یەک شێواز حکم کرێ جارێکی ترۆمانە. بۆیە ئەبێ سووریا سیستەمێکی کراوەی دیموکراسی فیدراڵی بێەوە. کوردیش ئامانجی جیابوونەوەی نییە، ینی ئامانجی پەرتکردنی سووریاوانەی نییە، بەڵام ئامانجی ئەوەیە خۆی بەڕێوە بەرێ و لە ناو سووریا فیدراڵێکی هەبێ یان لە جۆری دانوستان و هینە کەوێتوانە. بەڵام ئەمە پەیوەستە بە چارەنووسی ئەردۆگانەوە لە تورکیا، پەیوەستە بە ئەو پرۆسەیە کە بە خاوی لە ئارایە لە ناو تورکیا لەوەی چۆن ئەشتێتەوە چۆن بەردەوامە بێ، پەیوەستە بە هەڵوێستی ئەمریکا و ئیدارەی نوێی ئەمریکاوە و لە هەمان کاتیشە ڕەنگە هێزە کوردیەکان پێویستیان بە دیپلۆماسیەتی زیاتر بێ
و لە هەمان کاتدا پێویستیان بە توانای سەربازی زیاد یعنی هەم ڕوبەڕووی شەڕبنەوە هەم ڕوبەڕووی ئەو ئیدارەدانی ئەو بەندیخانە گەورەیە بنەوە کە بەشێکی زۆر لە خێزان و ئەندامانی داعشی تایە یعنی دۆخێکی ئاسان نابێت لە داهاتوە بەڵام لە هەمان کاتیشدا یەکێک لە مەترسیە گەورەکان کە ئەسد بوو کە دیکتاتۆریەتی ئەسد بوو کە این بوو کۆتایی هاتووە ئەستەمە جارێکی تر کورد بێ ماف بێ ناسنامە بێ ڕۆڵ لە سووریا بڵێم مامەڵەی لەگەڵا بکرێت. زۆر بەڕێز دکتۆر سەردار عەزیز توێژەری سیاسی نێودەوڵەتی سپاس دەکەم سپاس کە لەگەڵمان بووی سپاس بۆ ڕوونکردنەوەکانت زۆر سپاس.